ما وەک سەرۆکاتی ئەنجومانی قۆناغا داویت بەریار هاتستەندن و ئەم گەڕێک فرە لەسەر خۆجیهی ئەنجومانی بکەن هەمێ باژار و باژارۆکی کوردستانە سووریە دێ ئەم بە هەفتور بئاخەبن تێدڤیên کار بچرەنگی ئەمێ کاربن ئەنجومانی خۆ ئەکتیڤ بکەن یعنی ئەم بە هەفتور گەنگەشە بکەن تەتەوراتی تالی تشتێ سیاسی تشتێ نوێهانێ ڕۆژئاوای کوردستانە سووری دیچە ئاستێر دەرباز دەبێ ئێش و ئازاریە ملەتێ مە معانا ملەتێ مە دیڤان قۆناغی تالیە دێ ئەم هاتنە بێتر لە هەفتوو گۆهداری بکەن و لە هەواڵی خۆ گۆهداری بکەن بێچێ وەک دەبێت جەموان هەیە و ئەو شتێ گۆبێژن ئەمێ گشتی بلەخەسین و نەقلی ینی ئەمین داریا گشتی بکەن و بێڤینێ وەک دەبێ قۆناغاتی ئەنجومانەمە ئەکتیڤتر ببێ و ئەم بێتر بە هەفتور کاربن دەستێ خۆ دەستی هەفتوو خینن ji bo pêşeroja milletê me